سەوبازەکەی لەسەر بڵاوبوونەوەی نوێترین بەرهەمی زۆر بەڕێز شاعیر و چیرۆکنووس هێمن بەرزنجی بەگومان هێمن بەرزنجی لە کرێ مازنێکێکە لە شاعرە بە ئەزمونونەکان کە خاوەنی دایان پەرتووکی شعری زۆر تایبەت و خاوەنی دایان چیرۆکی زۆر تایبەت وەروە چەندین ڕۆمانیشی نووسیوە و لە چەندین فستیڤاڵی ناوخۆ دەرەوەی هەرێمی کوردستانە بەشداری کردو و خاوەنی چەندین خەڵاتە لە ئێستا نوێترین کتێبی بە ناوی باخێک پۆپولیشن بڵاو بێت. بەڵێ هێمن بەرزنجی یەکێکە لەو لاوانەی کە زیاتر لە 10 ساڵێک زیاتری شەبێکە خەریکی نووسینی هەم چیرۆک و هەمی شعرا و بۆ خۆی دەستێکی باشی هەیە لە نووسینە ئەوەی لەم دەقەیە ئاماژی پێکردو کارکردن لەسەر ئیستاتیکای نوێی شعر کە شێوازی نووسین و تەکنیک و دەق یان تێکست لە نێو شعردا و هەروەها یاریکردن بە زمانەوانی و شەسازی کە کارێکی گرنگە لە نووسینی ئەدەبیاتە ئەم لە ئێستا کاری کردو لەسەر ئەوە کە باخێک پۆپولیشن ئەو بەرهەمێتی کەوا بڕیارە بەم زوانە یان ببورن بەم زوانەنا ئەمڕۆ کە ڕۆژی پێنجشەمە و کاتژمێر 4 ئێوارە بڵاوکرایەوە لە مەراسیمێکی تایبەتە وەک پرۆگرامی کورسان مەگەزین کردوانە هەواڵک. باخێک پۆپولیشن نوێترین بەرهەمی شاعیر و چیرۆکنووس هێمن بەرزنجی و لە مەراسیمێکدا بڵاوکرایەوە. باخێک پۆپولیشن پێگاتۆ لە 20 دقی ئازاد شعر کە زەمەنی نووسینان دەگەڕێتەوە بۆ چەند ساڵێک پێش ئێستا. هێمن بەرزنجی دەیەوێت لە دووتوی کتێبێکدا چاپی بکە. هێمن بەرزنجی سەبارەت بە تەکسی ناودەقەکانی وتی ئەم دەقانە لە ڕووی فۆرم و تەکنیک و ئیستاتیکا و سەردەمی شعری و زمانێکی جیاوازتر لە بەرهەمەکانی پێشوم زیاتر کار لەسەر ئیستاتیکای زمان کراوە لە دەقەکاندا. دەقەکان پێگەێنەری کەرەستەی بەرگرین لە مرۆڤی ئێستا و کۆپیکردنی واقع بۆ ناو خەیاڵ و دووبارە داریشتنەوەی بۆ ناو واقع کەمتر شعری سۆزدارین.